چاوەڕوانێکی بەردەوام تا کاتێکی نادیار. سەرەڕای ئەوەی یەزدان دەیەوێت بەردەوام لە چاوەڕوانی هاتنەوەی ئەیسا دابین بۆ ڕەفاندنی کەنیسە لەسەر زەوی، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە بۆمان نییە کاتی هاتنەوەکەی دەستنیشان بکەین. لە سایە خوێندنەوەمان بۆ ئینجیلی مەرقس و لە سایە خوێندنەوەمان بۆ ئەو شتانەی کە لەبارەی هاتنەوەی دووهەمی مەسیحەوە مەرقس نووسیونی پرسێکەیە کە دەبێت بە ڕوونی لی تێبگەین. ئەویژەوەیە کە ڕاستەوخۆ ئاماژەی بە دەرکردنی کلیسا نەکردووە و ئەوە ئێمە پێی دەڵێن بەرزکردنەوەی کلیسا. لە ڕاستیدا گرینگە بزانین لە هەموو ئینجیلەکانی سینۆپتیکدا واتە مەتا و مەرقس و لۆقا ئاماژە بەو شتە نەکراوە کە ئێمە پێی دەڵێن ڕفاندن، بەڵکو ئاماژە بە هاتنەوەی دووەمی مەسیح بۆ سەر زەوی کراوە. ئینجیلی یوحەناش لەوە بێبەریە. لە ئینجیلی یوحەنا بەشی 14 دەبینین کاتێک قوتابیەکان نیگەران بوون چونکە ئەیسا پێی وتبوون کە دەڕوات ئەوانش لەم بابەتە تێنەگەیشتن، بۆیە پێی وتن نیگەران مەبن، پشت بە خوددا ببەستن، پشت بە منیش ببەستن، جاکە ڕۆشتم و شوێنم بۆ ئامادەکردن دێمەوە دەتان بەمە لای خۆم. خەڵکانێکی زۆر ئەمە وەک ئاماژەیەک دەبینن بۆ هێنانەبردنی کەنیسە کاتێک ئیسا دەگەڕێتەوە بۆ ئەوەی بیبات بۆ لای خۆی. بەڵام لێرەدا لە ئینجیلی مەرقستا باس لە هاتنەوەی دووەمی مەسیح بۆ سەر زەوی دەکات. بابی خوێنینەوە بزانین لەم بابەتە چی نووسیوە. بەڵام لەو ڕۆژانەدا دوای ئەو تنگانەیە، دوای کەمێکی تر زیاتر باسی کار ناڕەحەتیەکان دەکەین، خۆر تاریک دەبێت و مانگ ڕووناکیەکەی نادات، ئەستێرەکان لە ئاسمان دەکەون و تەنی ئاسمان دەحەژێ، ئەوسا کوڕی مرۆڤ دەبینن بە هێزێکی گەورە و شکۆوە لە ناو هەورەکانەوە دێت. مەرقس لێرەدا بڕوونی ئاماژە بۆ ڕاستیە دەکات کە عیسای مەسیح بە هێز و شکۆمەندیەوە دەگەڕێتەوە سەر زەوی وەک لە کتێبی ئاشکراکردندا ئاماژەی پێکراوە، کەواتە باسی هاتنەوەی دووەمی مەسیح دەکات. بەڵام سەرەڕای ئەمە ئەو نیشانە گەورانەی کە پەیوەندیان بە خۆر و مانگ و ئەستێرەکانەوە هەیە لە ئایەتی 32دا دەڵێت سەبارەت بۆ ڕۆژ و کاتە کەس نایزانێت، نە فریشتەکان کە لە ئاسمانن و نە کوڕەکە باوک نەبێت. ئەمە نهێنێکی گەورەیە کە پەیوەندی بە سەلیقەی باوک و کوڕ و ڕۆحی پیرۆزەوە هەیە. سێ کەس یەک خوددا. ئەیسا ئاماژە بەم ڕەهەندەی سەروەری خوددا دەکات کە لەلایەن خودای باوک و نوێنەراتی دەکرا. پاشان مەرقس دەڵێت کەواتە ئاگادار بن و ئێشک بگرن چونکە نازانن کە ئەو کاتە دێت. کاتێک بیر لەم بابەتە دەکەینەوە گرنگە بزانین کە پێشەوەی مەسیح بێتە سەرزەوی کتێبی پیرۆز باز لەو ڕاستیە دەکات کە کلیسا بەرز دەکاتەوە. پۆلیسی نێردرای خوددا لە یەکەمی ساڵۆنیکیدا بەشی 4 ئاماژە بەم بابەتە دەکات و ئەمەش جیاوازی ئەوەیە کە لەمەگەڵ مەرقساکە نووسیوێتی. پرسیارەکە ئەوەیە ئەمە چ پەیوەندێکی بەوە هەیە کە مەرقس نووسیوێتی؟ با بەردەوام بین لە خوێندنەوە. چونکە مەسیحی خاوەنشکۆ خۆی بە دەنگی بەرز فەرمان دەکات، بە دەنگی بەرز سەرۆکی فریشتەکان و بە کەڕنای خوددا لە ئاسمانەوە دێنە خوارەوە و یەکەم جار ئەو مردوانە هەڵدەستنەوە کە لەگەڵ مەسیحدا بوونە یەک. ئینجا ئێمەی زیندووکە ماوین هەمومان لەگەڵیاندا لە هەورەکاندا دەڕفێن و پێشوازی مەسیحی خاوەنشکۆ لە ئاسماندا ئیتر هەمیشە لەگەڵ ئەو دەبین. کەواتە ئەمە ڕووداوێکی جیاوازە لەو ڕووداوی کە مەرقس باسیەکات دەربارەی هاتنەوە ئیسا بۆ سەر زەوی بۆ لێپرسینەوەی هەتاهەتایی. ئێمە لەم بارەیەوە لە یەکەم کۆرنسۆسدا لە ڕوانگەیەکی ترەوە و بە وردەکاری زیاترەوە دەخوێنینەوە، بۆیە دەڵێت ئەوە تا نهێنیەکتان پێ دەڵم، هەمومان ناخەوین بەڵکو هەمومان دەگۆڕدرێن لە ساتێکدا لە چاوتروکاندنێکدا کاتێک دوا کەڕەنا لێ دەدرێت، لەبەرەوە کەڕەنا دەنگ دەداتەوە، مردوانیش بێفەوتان هەڵدەستێنرەوە، ئێمەش دەگۆڕدرێن. ئەو تێگەیشتنەی کە دەڵێت پۆلیسی نێردرا و ئەم چیرۆکەی هێناوەتە ناو ئینجیلەوە لە یەکەم ساڵۆنیکیدا باسی ئەوە دەکات کە ئێمە پێی دەڵێن بەرزکردنەوەی کەنیسا. شتێکەیە کە دەتوانین لە قسەکانی مەرقس و بەڵگەکانی تر لە ئینجیلی مەتا و لوقاوەری بگرین. ئەویش ئەگەر ئێمە ئەو ڕۆژ و کاتژمێرە نەزانین کە مەسیح تێدا دەگەڕێتەوە سەر زەوی، ئەوە بە دڵنیاییەوە ئەو ڕۆژە کاتژمێرە نازانین کە کلیسا لە زەویدا دەفرێنرێ. سەبارەت بە تنگانەکە لە کتێبی دانیێلدا ئاماژە بەوە کراوە ماوەی 7 ساڵ لە نێوان زانایانی باوەڕدارانی کتێبی پیرۆز 3 دیدگا لە خۆ دەگرێت. هەندێکیان دەبینن ئەوەی کە پۆلیس لێرەدا ئاماژەی پێدەکات بەرزکردنەوەی کلیسا پێش دەستپێکردنی ماوەی تنگانەکە ڕوودەدات کە ماوەی 7 ساڵ دەخایێنێت بە کاتی دنیایی. ئەمەش لە کتێبی ئاشکراکردن بە ڕوونی دەرکەوتووە و ئەمەش ئەو کاتانەیە کە نیشانەکانی تایبەت بە خۆر و مانگ و ئەستێرە لە گەردووندا دەردەکەوێت. هەندێکی تروا دەبینن کە بەرزکردنەوەکە لە ناوەڕاستی ماوەیەدایە، واتە دوای 3 ساڵ و نیو ڕوودەدا. لە کتێبی دانیێلدا بۆ سەردەمێک و 2 سەردەم و نیو ئاماژەی پێکراوەکە بە 3 ساڵ و نیو لێ تێدەگەین پێش تنگانە گەورەکە کە لە دوای نیوەی دووەمی ئەو ماوەیەدا بەرزکردنەوەکە ڕوودەدات. هەندێکی تر پێیان وایە کە بەرزکردنەوەکە هاوکاتە لەگەڵ کۆتایی هاتنی 7 ساڵەکە بۆ ئەوەی کلیسا لەگەڵ مەسیحدا بێت وەک ئەوەی پۆلیسی نێردراوی خوددا باسی دەکات. دواتر ئێمە لەگەڵیدا بەرز دەبینەوە بۆ ئەوەی ئێمەش ببین بە بەشێک لەو وەک ئەوەی کە مەرقس باسی کردبێت، ئەویش گەڕانەوەی دووەمە بۆ زەوی.
گرنگەوەیە ئێمە ئامادە بین بەرزبوونەوەی کلێسا دەکرێت لە هەر ساتێکدا بێت ڕووداداتوو بۆیە دەبێت هەمیشە وریە و ئامادە بین. پرسیار بۆ تێفکرین و جێبەجێکردن ئەمەیە لە ڕووی مێژوویەوە چی ڕوودەدات کاتێک مرۆڤەکان بڕواریان بۆ هاتنەوەی دووەمی مەسیحدانا. بە درێژایی مێژوو چەندین جار پێشبینی بڕوار و کاتەکانی هاتنەوەی دووەم کراوە، پاشان هەموو جارێک دەردەکەوێت کە پێشبینیەکان هەڵەبوونە. بۆیە حسابات و پێشبینی دووبارە دەکرێتەوە، دەردەکەوێت کە دیسانەوە هەڵن. بۆچی؟ چونکە کەس ڕۆژ و کاتژمێرەکە نازانێت، هەروەها کاتێک ئەمە ڕوودەدات ئەوە شاید حاڵێکی خراپە بۆ جیهان، چونکە زۆر جار ڕاگەیەندراوە. بۆ نمونە ئەم بابەتە لە ساڵانی ڕابردوودا لە تەلەڤیزیۆن ڕادەگەیەندرا و ڕووی دەدا. ئەمە شاید حاڵێکی خراپە سەبارەت بە کتێبی پیرۆز و ئەمەش دەبێتە هۆی دوورکەوتنەوەی مرۆڤەکان و باوەڕی زۆرێکیان بەهێزتر ناکات کە کتێبی پیرۆز وازانن ئەفسانەیەکی خۆرافیە. ئەمەش باوەڕدارانیش ناومێت دەکات، چونکە خەڵک ئەوەنە زۆر گویان لەم بابەتانە دەبێت و دواتر هیچ شتێک ڕوونادات تا ئەو ڕادەی هەست بکەن ئەم بابەتانە هەرگیز ڕوونادات، بەڵام ڕوودەدات. باوەڕ بە نزیکبوونەوەی هاتنەوەی مەسیح و ئەوەی کە شتێکە دەتوانێت لە هەر ساتێک تا ڕوودات ئەوەیە کە کتێبی پیرۆز فێرمان دەکات. هەر بۆیە پێویستە ئامادە بین بۆم ساتە. دەزانین کە کاتێک ڕوودەدات هەموو ئەوانەی باوەڕیان پێ هەیە لەگەڵ خۆی دەیانبات بۆ ئەوەی بۆ هەمیشە لەگەڵ ئیسای مەسیح بمێننەوە. خدا ئەم بابەتە بەکاردەهێنێت بۆ ئەوەی خەڵک باوەڕیان بە ئیسای مەسیح بێت. با دووبارە بنەماکە بخوێنینەوە. سەرەڕای ئەوەی یەزدان دەیەوێت بەردەوام لە چاوەڕوانی هاتنەوەی ئیسادا بین بۆ ڕەفاندنی کەنیسە لە سەرزەوی، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە بۆمان نییە کاتی هاتنەوەی دەستنیشان بکەین.